بابەتی تەندروستی ئەمڕۆمان باسکردنە لەسەر کێشەیەکی خانمان کە ئیش فرەکیسی هێلکەدانە کە تا ڕادەی کێشەیەکی باوە لەم کاتەدا. باس لەواکەیم زانی فرەکیسی هێلکەدان چییە، خۆی نیشانەکان چیە کە لەسەر کەسەکە دەرەکەوەها هۆکارەکانی چینکە ئەو کەسە تووشی فرەکیسی هێلکەدانە بێ لەگەڵ دکتۆرە ئیسرا ئیسماعیل سابیر کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی ژنان و مناڵبوونن. سلااو لەبێ دکتۆرە، بەیانیت باش. بەیانیتان باش. دکتۆر سەرەتا با بەوە دەست پێ بکەین زانی واتای چییە فرەکیسی هێلکەدان؟ بەڵێ، فرەکیسی هێلکەدان یەکێکە لە باوترین نەخۆشیەکانی تێکچوونی هۆرمۆنات لە خانمانە کە زۆر ئەیبینین، زۆر باوە. طبعاً ئەتوانین بڵێن یەکێکە لە نەخۆشی درێژ خایانەکانیش لە هەمان کاتە، لەبەرەوەی ئەم نەخۆشیە کە دروستە بێ ئافرەت یعنی ئەمێنێ لەگەڵ یا هەتایە با بڵێن، بەڵام ئەتیماد دەکات طبعاً لەسەر دەرەجەی ئەم فرەکیسی هێلکەدانە لە خانمەوە بۆ خانمێکی تر ئەگۆڕێ. بەڵێ، لە تەمەنی چەند تووشی خانمانە بێ بەگشتی؟ لەو تەمەنە کە پێی ئەڵێن ئێمە ریپرۆدەکتیڤ ئەیج، یعنی لە 18 ساڵەوە هەتا 35 تقریبا تا ئەو کاتە. کەواتە ئەگەری نییە تووشی مناڵ ببێت، مناڵی ساوە؟ نەخێر شتیوانە. مناڵ مەسەن ئەوانەی کە 12-13 ساڵن هەندێک جاریەن سووری مانگانەیان تێکچوە ناتوانین پێیان بڵێن فرەکیسی هێلکەدان، لەبەرەوەی فرەکیسی هێلکەدان ئێمە بە بەعزە کرایتیریا تەشخیصیەکەین. ئەو کرایتیریایە سێ خاڵی گرنگی تایە. ئەگەر ئەو خانمە 2 خاڵ لەو 3 خاڵی تێدا هەبێ پێی ئەڵێن فرەکیسی هێلکەدان. ئەوانەش ئەوەن یەکەم شت تێکچوونی سووری مانگانە. تێکچوونی سووری مانگانە مەبەستم ئەوەیە یا ئەوەیە کەم ئەبێ سووری مانگانەیان، مەسەڵەن یەک نەخۆشەکە ئەڵێ من 1 ڕۆژ تایە ئەمێنم، یاخود درەنگ ئەکەوێ مەسەڵەن بە 3 مانگ بە 4 مانگ، هەندێک جار بە 6 مانگ اینجا سووری مانگانەیان بۆیەت. لەگەڵ ئەوەشە زیابوونی مووی جەستە، بە تایبەتی مووی سەر چەناگە، سنگ، خەتی ژێرناوک. لەو شوێنانەیە کە خۆی نۆرمەڵی موویتیان نییە. بەڵام لەو شوێنانەش کە مەفروزە موویتیا بێ، وەکو مەسەلەن قژ هەڵوەرین، خصوصاً بەشی پێشەوەی قژ هەڵئەوەرێ زیاتر، واتە هۆرمۆنی ئەندرۆجین تێکەچێ لێرە، ئەو شتە دروستەکە. و تەشخیص سێم خاڵیش بە سۆنەر دەرەکەوێ کە دکتۆری سۆنەرەکە ئەبینێ زیاتر لە 10 بۆ 12 هێلکەی بچووک قەبارەی 2 بۆ 9 میلیمە یەکسەر ئەزانێ کە ئەمە فرەکیسی هێلکەدانە و تەشخیصەکرێ بە 2 لە 3 خاڵەکە. زیاد لەوەش بڵین پێستیان عادەتەن چەورە بێ، زیبکە دەردەکەوێ زیاتر، و لەگەڵ ئەوە شاسەیرەکەی زیابوونی کێش قەڵەوی کە هۆکاری سەرەکیە بۆ ئەم نەخۆشیە، لەبەرەوەی ئەم قەڵەویە تەئسیرەکە لەسەر هەندێ بڵێن لەشبەرگری دروستەکە دژی میتابۆلیزمی هۆرمۆنی ئینسۆلین، ئەوەش ئەبێتە هۆی ئەوەی هۆرمۆنی ئەندرۆجین بڵێن هۆرمۆنی نێرینە کە لە جەستەی ئافرەتە بە ئەتیادی هەیە، بەڵام بە ڕێژەیەکی زۆر دەردەکەوێ. لەبەر ئەوەش طبعاً لە توێکڵی هێلکەدانەکە دەرەچێ ئەو ئەندرۆجینە، ئەبێتە هۆی سووری ئەو هێلکەیە ئەمێنێ بچووک لە بڵێن وەکو ناتوانێت بگاتە ئەو قەبارەیە کە ئێمە ئەمانەوێت کە ئێمە پێی ئەڵێن ئەم هێلکەدانە چالاکە و حازرە بۆ پیتانەوە. باشە، هۆکارەکانی توشبوون بە فرەکیسی هێلکەدان بەگشتی چی ئەگەر ورتر باسیکەین؟ بەڵێ، هۆکارەکان وەکو وتمان، یەکەم قەڵەوی زۆر گرنگە، لەبەرەوەی وەکو وتمان ئەم قەڵەویە لەشبەرگری دروستەکان نایەڵێ ئەو ئەنسۆلینە بە جوانی ینی ئیشی خۆی بکە و ئەبێتە هۆی تێکچوونی هۆرمۆنی نێرینەیی. ئەمە بڵێن سەرەکیە. هۆکارێکی تر هەیە جیناتە، مەسەلەن ئەو ئافرەتەیە ئەو کچەکەیەت بە تەشخیص یەکەین بە فرەکیسی هێلکەدان، دایکی یا خوشکی تووشی بووە، خۆشی مەسەلەن هەستەکە بەخۆی خەریکە کێشی زیاکە، ئەمانە زیاتر معڕەزن بۆ فرەکیسی هێلکەدان. و ئەبێ ئاگایان لە خۆیان بێ لەو مەرحەلەیە. باشە، هۆکارەکانی ترچین خواردن بۆی هەیە، خواردنی ناتەندروست طبعاً خۆی هەر لایف ستایلەکە خۆی، یعنی بڵێن جۆری ژیان زۆر زەڕورە. لێرە خۆراکی تەندروست زۆر مهمە. بڵێن خۆراکی تەندروست وەکو چی؟
دوورکەوتن لە هەموو جۆری کاربۆهایدرێتەکان کاربۆهایدرێت مەبەستمان برنجە نانە پەتاتەیە ئەم بابەتە کە لای خۆمان بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەموو ڕۆژە کەس وەکو ئێمە نییە برنج و پەتاتە لەگەڵ نان هەمووی تێکەڵە بێ هەمووی کاربە زائیدەن شیرینی بە شێوەیەکی گشتی ئەبێت زۆر دوورکەون لێ حتا ئەو شەکرەکە لە چایە لە شتێکی تراتی ئەەکەن یعنی دوورەکەون لێ و لەگەڵ بیپسی و فاست فود و ئەم شتانە ئەمە زۆر زۆر کاریگەریەکی خراپی هەیە لەسەر ئەم نەخۆشیە لەگەڵ ئێستا بینەران لەوانەیە بڵێن ئێستا تۆ مەمنوع بوو هەموو شاتە چی بخۆین زیاتر پرۆتین زۆر مهمە مەسەلەن گۆشت بە برژاوی مرێشک ماسی سەوزەوات میوە ئەمانە تەندروستن ئەم خۆراکانە ئەتوانن تعویزی کەن بەم شتانە لەگەڵ ئەوەشە ڕێکخستنی نووسن زۆر مهمە لەبەرەوەی هۆرمۆنات لەو کاتەدا تێکەچێت کە تۆ هەتاز مەسەلەن چواری پێنجی بەیانی دانیشن و هەتانیوە ڕۆژ ئەخەون ئەمە هەموو هۆرمۆناتی گیان تێکەچێت بەم شێوازە کەواتە نووسنی زوو بە لە بینی دا و 11 شەو ئەمجا هەستانەوەی زوو ئەمە زۆر زۆر تەندروستە و بەکارهێنانی وەرزش لەلایەن کەمتر ڕۆژانە نیم سەعات وەرزش ئەوەی پێ ناڵێن مەسەلەن لە ماڵەوە بەعزە نەخۆشم هەیە مەساڵێ من لە ماڵەوە قەت دانانشم ینی بەردەوام ئەمە وەرزشی پێ ناڵێن بەڕاستی وەرزش معنای ئەوەیە ئارەقێکی زۆر بکەی نیم سەعات بەتەواوەتی مەسەلەن ڕاکردنێکی مەزبوط لەسەر جیهاز بێ ڕۆشتنەوەی ڕێ بە سەریعی مەلە بێ هەشتێک بێ کە تۆ ئارەقی پێ بکەی لەبەرەوەی کێشدا بەزێنی بەڵە خانمەکە هەستی بە چی کرد هەموو خانمێک لە ماڵەوەی تر چ کچ بێ یاخود ئەو خانمانی کە هاوسەرگیریان کردو هەستیان بە چی کرد لە جستەی خۆیانە چ گۆڕانکارێک ئیتر پێویستەکە کە سەردانی پزیشکی پسپۆڕ بەڵێ گرنگترین شت تێکچوونی سووری مانگانە ئەمە زۆر زۆر زارۆرە زۆر تەکی دەکەم لەسەری لەبەرەوەی لەم نەخۆشیە نابێت سووری مانگانە زیاتر لە 2 بۆ 3 مانگ دواکەوێ چونکە وەکو وتمان ئەمانە مجموعەیە هۆرمۆنە لە سەرەوە دەست پێ ئەکە هەتا یعنی لە ڕێژنەی ژێرمێشک ئەنجا بۆ نوخامی ئینجا بۆ هێلکەدان ئینجا دەرچوونی ئیسترۆژین و پرۆژستیرۆن هەمووی تێک ئەچێ لەبەر ئەوە زۆر ضرورە ئەگەر سەوتتانە توانی کەمێک ئەو خۆی فەرمووە دەنگم زۆر باش نییە مەبەستمان ئەوەیە کە تێکچوونی سووری مانگانە زۆر گرنگە ئەبێ سەردانی پسپۆڕەکەی بکاپی دووهەم شت زیابوونی کێش کە هەستەکە مەسەلەن بەبێ سەبەب زۆریش مەسەلەن خواردن و شت ناخوا بەڵام کێشی زیاکە ئەبێ سەردانی پسپۆڕ بکە و زیابوونی مووی جەستە وەکو وتمان دەرکەوتنی زیبکە و چاوری پێست و ئەو شتانە باشە بە شێوەیەکی سروشتی واتە خانمێکی تەندروستیش چەندێک جارە پێویستە سەردانی پزیشکی خانمان بکە و بۆی خۆی چێک کاتەوە بزانێ تەواوەکو ئەندامی زاوزەی کێشەی نییە وڵی خۆی ئەگەر کێشەی نەبێ سووری مانگانەی ڕێک بێ و هیچ ئارازە هیچ ئازارێکی نەبێ مەسەرەن بڵێن لە سکیە ساڵی یەک چارچێکە خراپ نییە بەڵام ئەگەر هەر شتێکی ناتەندروست و ناتەبیعینە ئاسایی لە جستەی خۆیان هەستی پێکرد ئەبێت یەکسەر سەردانی پزیشکی پسپۆڕ بکە باشە دەرمانی بەکارهێنانی بەرگری دژی سکپڕبوون ئەمە کاریگەری کاتە سەر دروستبوونی فرەکیسی هێلکەدان یان تێکچوونی هۆرمۆناتی جستە بەگشتی بە تاکید هەموو دەرمانەکانی بڵێن هۆرمۆنات تەسیرەکە ئەگەر بەبێ ڕێنمایی پزیشکی پسپۆڕ وەرگیرێ بە تاکید تەسیرەکە لەسەر چکە ئەم خانمانە وەکو وتمان خۆیان ئەسڵەن هۆرمۆناتیان هەمووی تێک چووە نابێ بەبێ ڕێنمایی شت وەرگرن بە کەیفی خۆیان مەسەلەن ئەچێ لە سەیدەری ئەڵێ من ئەمەیە حەبیمەنە یعنی حەبیمەنە ئەمە ئەنواع شێوازی زۆرە هەر پزیشکی پسپۆڕ ئەتوانێت ئەو شێوازەیان بۆ یعنی بڵێن بنووسێ کە ئەوە چالاکە و باشە بۆیان باشە چارەسەرەکان چین بۆ فرەکیسی هێلکەدان بەڵێ یەکەم شت لە چارەسەرەکانی فرەکیسی هێلکەدان گۆڕینی جۆری ژیانە یعنی ئەبێ ژیان تەندروست بێ خواردن خۆراکی تەندروست وەرزش ڕێخستنی نووسن
ئەم سێخاڵە زۆر گرنگە یعنی حتا لە دار و دەرمان طبعاً ئێمە ئەگەر زانیمان ئەم گۆڕینی جۆری ژیانە تاقی کرد ئافرەتەکە ئیسیفادەی نەبوو ناتوانێت ئێمە ئەتوانین یارمەتی بین بە دەرمان یا ئێمە توانین دەرمانی بۆ بنووسین حسبی تەمەنی ئەو ئافرەتە مەسەرەن ئەگەر شووی نەکردووە عیاجی جیاوازە وەکو ئەوانەی مەسەلەن هاوسەرگیریان کردو ئەیانەیە ینی حمل دروستکەن جیاوازە لەوانەی تر مەسەرەن ئەوە گەنجەکان بڵێن زیاتر پێویستیان بەوەیە کە سووری ماگانەیان بۆ ڕێککەیتەوە کەمووەکانیان بۆ کەمیکەیتەوە بە عیلاج ئەوانەی تریش کە هاوسەرگیریان کردووە زۆربەی زۆریانیان ئەڵێن ئێمە مەسەرەن زەواجم کردووە ساڵێکە 2 ساڵە و حمل دروست نابێ ئەوانەش عیلاجێکی بڵێن تایبەتی خۆیان هەیە جگە لە گۆڕینی یعنی ستایلی ژیان ئەتوانین دەرمان و شتیان بۆ بنووسین لەبەرەوەی هێلکەدان بە جوانی ئیشی خۆی بکە وەکو وتمان لە ئیژەکەوێ لەبەر تێکچوونی هۆرمۆناتەکان ئەگەر زۆر ناچار بووین مەسەرەن هەموو جۆر دەرمانەکانمان بەکارهێنا و سیرمان کرد ئەم ئافرەتە هەر سک پڕناکاتەوە یاخود سووری مانگانەی زۆر دووە ئەکەوێ 6 مانگ جارێ 5 مانگ جارێ مەسەن لە ساڵێکە کەمتر لە 3 بۆ 4 جار سووری مانگانەی بۆیەت ئەتوانین پەنابین ئەوەش ئاخر شتە طبعاً لەبەرەوەی زۆر باش نییە سەرەتا بەکارهێنانی بڵێن نەشتەرگەری نازوورە ناوسکبینینە کە ئەتوانین بڵێن بیسووتێنین توێکڵی ئەو هێلکەدانە بە لە 4-5 شوێن ئەوەش یەک هێلکەدان نەک هەردووکی لەبەرەوەی سووری مانگانەیان بۆ ڕێککەینەوانەیە یان نزیکی ڕێکی کەینەوانێ زۆری ژڕێک ئەمە زیان ناگەێنێ بە هێلکەدانەکانی لە داهاتوە بە تەکید وەکو وتمان لە هەموو ئافرەتا بەکار نەهێنرێ ئەمە بە ڕێژەی هۆرمۆناتەوە حسابەکرێ بۆ ئەو خانمانەیە کە سووری مانگانەیان بۆ نایەت 5-6 مانگ ئەمە تایبەتە بە مەجموعەی خۆی هەموو کەسێک ناتوانێت ئەمە بکات چونکە زەرەری هەیە چونکە ریزێروی ئەو هێلکەدانە بڵێن یعنی ئەوکو چۆن گەنجینەی هێلکەدان هەیە کمیەکاتەوە ئەگەر بە شێوازێکی ینی هەڵا بەکار بهێنرێ باشە دکتۆر ئەکرێ خانمان خانمێک هەبێ بۆ من سووری مانگانی تەواوە هەموو مانگێک بۆ یەت بەڵام ئیتر ئەوەیە چەندێک دواکەوێ یاخود پێشەکەوێ و فرێکیسی هێلکەدانیشی هەبێت چەند دواکەوێ مەسەلەن خۆی فرەکیسی هێلکەدان بە نۆرماڵی قەت هەموو مانگێک ینی سووری مانگانەیان بۆ نایەت لە 45 ڕۆژ زیاتر ئەکەوێ لەبەر ئەوە یعنی زۆربەی بۆ ئەو خانمانم و درەنگە هەستی پێ نەکەن خۆیان کە هەیان بێت و هەشیان بێت بۆی وتم زام ئەگە سووری مانگانەکەیان کەمێک دواکەوێت سووری مانگانە عادەتەن خۆی بڵێن هەفتە تا 10 ڕۆژ دواکەوێ نۆرماڵە و هەفتەیەکیش پێشکەوێ هەر نۆرماڵە ناتوانین پێی بڵێن فرەکیسی هێلکەدان ئەگەر 2 خاڵ لەو 3 خاڵانەی تیانە بێ کە باسمان کرد لە سەرەتا بەڵێ باشە کاریگەری چی ئەکاتە سەر پرۆسەی منداڵبوون لە خانماندا فرەکیسی هێلکەدان ئێمە وەکو وتمان ئەم هۆرمۆنی نێرینەیە کە زیاد ئەبێت تەسیرەکە لەسەر سووری هێلکەدان هێلکەش سووری خۆی هەیە طبعاً بێت تەواوی کە لەبەرەوەی هێلکەیەکی چالاک و قەبارەیەکی یعنی بڵێن معقول گونجاو بێ بۆ پیتانەوە ئەم نەخۆشیە نایڵێ ئەو شتە دروست بێ طبعاً کە دروست نابێ حمل درەنگەکەوێ ئەمەش ئەبێتە هۆی نەزۆکی و خەموکیش بۆ ئافرەتەکە دواتر لەبەرەوەی هەر مثلا نەخۆشەکان تێناگەن لە نەخۆشیەکە یعنی تێناگەن ئەمە نەخۆشیەکی درێژخایەنە تەسیرەکە لەسەر چالاکی ئیشی ئەو هێلکەدانە تۆ ناتوانانی یعنی بە یەک سەردان یاخود بە 2 سەردان ئەمە چارە سەر نابێ چونکەم هەندێشت هەیە هەندێ ڕێنمایی هەیە ئەڵەی بە نەخۆشەکان لە ماڵەوە لەوانەیە یعنی جێبەجێ نەکەن ڕەنگە نەخۆشی خۆی ستایلێکی ژیانی جیاوازیە تۆ پێی بڵێ خواردنە تەندروستکە تۆ پێی بڵێ وەرزشکە ڕەنگە تۆزە قورس بێت لەلای زۆریش قورسە من یعنی ئەوە ئەیبینم هەندێکی هەیە زۆر یعنی پابەندە و زۆر باشە و زۆر تێئەگا و زۆر یارمەتیمانەیە و فعلەن ئەگەینە نەتیجەیەک لەگەڵیان بەڵام هەندێکی تریش هەیە نەوەڵا هەستە ئەڵێ من زۆرتر مەسەن لە من قەڵەوتر هەیە بەڵام سپیشەکە هیچ مشکیلەی نییە ئەی بۆ بنوام ئەم شتانە هەیە تۆزێ تەسیرەکە لە سەریان زائیدەن وەکو وتم وەرزشەکە قەت
يعني منتظم نییە هەمووی هاواریەتی کات نییە مەجال نییە ناتوانین نازانم چی خۆی ئەم وەرزشە وەکو وتمانە بێ نیم سەعات بێ 4 بۆ 5 ڕۆژ لە هەفتەکە ئیتر یعنی ئەمە هێستاس دەکەن قورسە بۆیان ڕاستە. بەڵێ لە ژیانی ئێستا سترێس و دڵەڕاوکێ زۆرە لای خانمانە بە تایبەتی ئەم 2 ساڵی پێشووتر کە ڕۆژ مناڵ هەر لە ماڵەوە بوو ئەمان ئەرکیان زیاتر بوو سترێس و دڵەڕاوکێەوە ئەکات کە هۆرمۆناتێک چێت و فرەکیسی هێلکەدان دروست ببێ ئەویش یەکێکە لە هۆکارەکانی بەڕاستی فرەکیس هێلکەدان دروستکردن قەلەقی و سترێس. بەڵام ئێمەش کە پێیانەڵێن دوورکەوە لە قەلەقی دوورکەوە لە سترێس جوابتەیە ئەڵێ ناتوانم ینی ژیانەکە خۆی وایە چی بکەم ئەبێ نەخۆش ناڵێن یعنی قەت سترێز نییە لە ژیان بەڵام زۆر بیری لێ نەکاتەوە بە قوڵی باشکا باشە ئەو کەسانی کە زۆر سترێس و دڵەڕاوکێن من وەرزش زۆر مهمە چەند وەرزشەکەی هەستەکەی ینی هەندێک هۆرمۆن ئیندۆرفینەکان دەرەچن ینی هەست بە ینی دڵخۆشی و ینی هەستەکە وەزع باشە و ئارامە و هیچ مشکلە نی لە هەمووی یان چەند شتێکی تر هەیە ئەویش یۆگا تێڕامان ئەمانە لای خۆمان زۆر کەم بەکاریە بەڵام وەرزشایە ئەمانەگەر خۆیان مەسەرەن مراجعە بکەن ئێستاما ینی زۆر شوێن هەیە بۆ جیم و بۆ ئەو شتانە باسیەکەن بۆیان تەدریباتیان بۆکەن فێریانەکەن ینی چی بکەن و چی نەکەن ئەوە زۆر مهمە. باشە هەندێک کەس کە تووشی ئەم حاڵەتە بێ ڕەنگە خزمێکی تووشی ئەوە بوو بێت و پێی بڵێ من ئەو دەرمانی گیاییەم بەکارهێناواتە دەرمانی ئاشاب چەنەها جۆر هەیە لە بازارە بەکارهێنن ئەمانە کاریگەریان هەیە لە چارەسەرکردنی نابێت بە هیچ شێوەیەک ئەو شتانە بەکاربێنن باشتر نەزانام هەندێک ئەڵێ مەسەلەن فڵانە شتی بەکارهێنا باش بوو منیش ئەوە بەکارهێنم قەیناکە نەخێوانە ئەگەڕێن بە دوای خۆراکی تەندروست وەکو وتمان ئەو خۆراکانە کە بازمان کرد زائیدەن ئەو شتانە کە ڤیتامینی بیتیایە B6 B12 بڵێن مەسەلەن وەکو مۆز پۆتاسیۆمی تایە زۆر باشە فۆڵیت بە هەمان شێواز زۆر باشە ئەتوانن ئەو شتانە بخۆن لە جیاتی ئەوەی بگەڕێن بە دوای ئاشاب و دەرمان و ئەو شتانە کە تۆ نازانی چیتیایە چیان تێ باشە باسی ڤیتامینات کارتەکانە کرد تاوکەرە خۆراکیەکان ئێستا بەڕێژێکی بەرچاو بەکارهێنرێ بۆ نمونە ڤیتامین بیەکان ڤیتامین دی ڤیتامین کالیسیۆم ئەمانە هیچ کاریگەری کاتە سەر ئەوەی کە ئەو خانمە تەندروست بێت بە تەکید ینی وەرگرتنی بە شێوازێکی هەڵا نابێت ئەبێ ینی پزیشک بۆیان بنووسێ بەپێی ئەو فەحسانەکە بۆیان ئەکا و بە ڕێژەیەکی ینی ئەو ڕێژەیەکە معقولە بەکاری بێنێ و ماوەکەشی بۆ دیارریەکە ڕاستاهی باشتر بەڵێ کۆتا ڕێنمایی چیە بۆ ئەو خانمانەی کە تووشی کێشاکە نەبوون جارێ بۆ ئەوی کە ئەندامێکی زاوزەی تەندروستیان هەبێ و بۆ خانمانش کە توش بن بۆ ئەوی کە لەگەڵ نەخۆشیەکەی بژین و ژیانیان قورستر نەبێ. بەڵێ من ئامۆژگاری ئەوە ئەەکەم کە هەموو خانمێک ئەگەر لە ئائیلەیان دایکی یا خوشکی تووشی مەسەلەن شەکرە بووە بڵین یاخود قەڵەوە ئەگەیان لە خۆیان بێ هەوڵ بن کێش دابەزێنن ئەوە زۆر مهمە خصوصا ینی کێش دابەزی نەزانین ینی کێشی ئافرەت لەسەر 2 جار باڵای نابێ زیاتر لە سیبێ ئەمانە پێیانەڵێن قەڵەو بەڵێ ئەبێ کێش دابەزێنن لەبەرەوەی ئەم قەڵەویە و ئەم بڵین نەخۆشیە وای لێ ئەکا تووشی نەخۆشی شەکرەی جۆری دوو بن ئەمە یەک زیابوونی چۆریەکە وایان لێ ئەکا تووشی نەخۆشیەکانی دڵ بن زائیدەن زیابوونی پەستانی خوێن بن و لەگەڵ ئەوەشا شێرپەنجەی ناوپۆشی مناڵان بە تەکید ئەو تێکچوونی هۆرمۆنە وای لێ ئەکا تووشی بن لەبەرەوە ژیانیان تەندروست بێ خۆراکێکی تەندروست وەرزشێکی باش نووسنێکی منتەزەم ئەوە لە هەموو شت باشترە هەچ یعنی کەسێکیش ئەزانێت کە لە عائیلەکە یەکێک هەیە فرەکیسی هێلکەدانی هەیە بێ زووترین کات سەردانی پزیشک بکا لەبەرەوەی چارەسەریکە هەتا لە بیدایەتە زیانە بووە.